ئەمن باسم کرد کورد یەک دەنگ بێ و یەک دەنگ نەبێ و هەرچۆن بێت تا لە بەغدابین ئێمە پرسە نیشتیمانەکان کە ئاماژەم بەندێکیدا دەستور یاسا ئەو یاسانی کە کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان هەیە بودجە مافی پێشمەرگە ئەمانە هەمووی ئێمە داکۆکی لێ دەکەین ئەوە زۆر پێوەست نییە کە ئیلا یەک ڕیز بینی جاواب بکەین بەڵام ئەگەر برادران پیان خۆش بە یەک ڕیزیش بین و زیاتر لە هەموو لە زۆر لە وردیاتیشە یەک دەنگ بین ئەوە دەبێ هەندی هەنگاو بنن کە ئاماژەمان پێدا هەم من هەماوە ساخەلیل لە پانێڵەکەدا یەکیتی پارتی کۆمەڵی هەنگاو بنن چکە ئەزمونمان لەگەڵیان هەیە کە پێشتر زۆر باسی یەک ریزیەوە کراوە بەداخەوە بەڵێ نەدەن لە بەغا لە بیریەکەن و زۆرجار لە بەغا لەسەر پۆلیس لە نێوان خۆیانە شەڕەکەن لەسەر پۆستی بچووک ئێمە هەر یەک دەنگێک لە باکوور بێت لە باشوور بێت لە ڕۆژهەڵات بێت لە ڕۆژئاوا بێت لە ئاسێر چوارپارچەکە بێت لە نێوان ڕێکخرا و پارتە سیاسەکان بە شتێکی باش ێزانین بەڵام لەم هەلومەرجش بە زەحمەت ێزانین. یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکێک لە هێلە استراتیژەکانی بریتە لە دروستبوونی دەوڵەتی کوردی. دروستبوونی دەوڵەتی کوردی بەو مانای لە هەر چوار پارچەی کوردستان ئیمکانێتە بێ کورد پێویست دەکاتن وەکو مافە نەتەوەیەکان وەکو مافی خاک کیانیش سەر بخۆیابی. لەو سۆنگەیەوە هەر هەوڵک بدرێتن بە جیاوازی بیرروڕای سیاسی و ئایدۆلۆژی و ئاینی و مەزەبی هەموو شتێک یەکگرتووی ئیسلامی کوردستان بە تەواوەتی پاڵپشتیانەکە بە تایبەتی کەنەکە دەمێکە خەریکی ئەو پرۆژەیە بەڵامیانی بەداخەوە بەهۆی بازێک کێشە و بازێک پێشاد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتنە پێش وەکو پێویست نەمانتوانی لەگەڵ کۆی حیزبە کوردستانەکانی هەر چوار پارچە کوردستان بگەوینە ڕێکەوتنامەیەکی گژیر سەبار بە مافەکانی کورد بەزە داهاتوودا ئینشاڵڵا گەر هەوڵەکان بەردەوام بی هەموو شتێکەکە هەوڵی پێ بدەی پێی دەگەین ئینشاڵڵا.